جۆگرانی کەناڵی هیوا ئێوارەتەن باش. خۆشحاڵین کە جارێکی تر لەگەڵ ئێوەی خۆشەویست کۆ دەبینەوە بۆ پێشکەشکردنی تەوەرێکی تر لە تەوەری بەرنامەکانمان. بەرنامەی ئەمڕۆ تایبەتمەندێکی بچووکی هەیە، ئەویشەوەیە کە ئێمە زیندوو لەگەڵ هاوڕەیەک کۆبینەوە، نەک ئەوەی کە ڕێی ئۆنلاینەوە یا ڕێگەی دوورا و دوورەوەیانی بۆیە میوانەکەمان لە بەردەستی خۆمانایە و بە ئارزی خۆمان نەتوانین گفتوگۆی لەگەڵا بکەین. تەوەری ئەم جارەمان لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. پەرلەمانی کوردستان خولی شەشەم پێی ناوەتە قۆناغی جێبەجێکردنەوە و هەروەها هەموو حیزبە سیاسیەکان لە حیزبە گەورەکانەوە ئەوانەشی کە پێشتر و ئێستاش لەناو خۆیان بە ئۆپۆزیسیۆن و حیزبە ئازانن کەوتونەتە کەمپینی هەڵبژاردننی خۆیانەوە و بازار، دوکان، کۆڵان، رادیۆ، تەلەڤیزۆن هەمووی بۆ بە دەموچاوی ئەو کەسانی کە قەرارە ئەمانە نوێنەراتی خەڵکی کوردستان بکەن. بۆ ئەمە بەستە هاتینە لای هاوڕێ عەلی مەولوود، چالاکی سیاسی، بۆی کە لە نزیکەوە لەگەڵ ئێوەی خۆشەویستە باسی چۆنێتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، ماهیەتی پەرلەمان لە کوردستان چییە و چون بۆ پەرلەمان یان نەچون بۆ دەنگان یان چون سیاسەتی بایکۆت هەیە نییە چۆنە. بەرحاڵ لە تەفاسیل و درێژەکاری ئەم مەسەلەیە لەگەڵ هاوڕێ عەلی کۆبینەوە و ئێمە بەخێرهات نەکەین هاوڕێ عەلی. زۆر سپاسی، هۆش بخێر بێن، سەرچاوم خۆشحاڵ بووم ئەرکتان کێشا هەڵبەت بۆ تۆ باس کرد مەسەلەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان باسە گەرمەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستانە و بە دڵنیاییەوە لە گۆشەنیگای جیاجیاوە تەماشای ئەم پرۆسە سیاسیە دەکرێت. ئەکری ئەمەش لە ڕوانگەیەک و لە گۆشەنیگایەکی دیاری کراوە باسێکی ئەم پرۆسە سیاسی بکەین و بەقەدەری ئەوەی کە دەرەقەتی بین لەسەری قسە باس بکەین. زۆر سپاس هاوڕێ عەلی. عەلی گیان من بیرمە ساڵی 2005 بوو، ئەو کاتی کە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە چوو. ئەو کاتە منداڵی حیزبی کۆمۆنیستی کۆکاری بوو. بەرحاڵ بە پێی سیاسەتی حیزب ئێمە بە دژی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وەستاینەوە. پێمان وا بوو ئەم پەرلەمانە شەرعیەتدانە بە کۆمەڵێ هێزی سیاسی کەیشوکاریان ڕەنگە نەک خزمەتکردنی خەڵکی کوردستان بێ لە ڕێی نوێنەرانی هەڵبژەرایی خۆیانەوە، بەڵکو سواربوونی کۆڵی خەڵکە و شەرعیەتدانە بە دزی تاڵانی و شەڕی تاریفی کە لەو کاتەیە دەستی پێکرد. هەمومان کۆبووینەوە چوین بۆ ستۆکهۆڵم. کادرەکانمان لە ئەندامەکانمان لە سوید و نەرویجەوانەوە خەڵکی ئەو کاتە بە حکمەوەی کە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا لە دوای 30 ساڵە دەسەڵاتدارەتی زیاتر لە 30 ساڵە دەسەڵاتدارەتی بەعس هەبووی بەجلی خۆی و جلینی نیشتیمان پەروەری خۆی و مەسیحیەکان بەجلی خۆیان و یەزیدیەکان و کورد و عەرەب بەعەداڵ و ئیتر فەرقێنەیە بوو نەبێت و خەڵک بە دڵخۆشیەوە چوو بۆ دەنگان و ئێمەش ئەم بەروبەری جادەکەمان لێگرتوون ئەوان و مچن بە پەرلەمان ڕۆژڕەشی بۆ ئێوە هەیە. ئەو کاتە ڕاستەکەی کەوتینە بەر حەملەیەکی زۆر گەورەی هینەوە، حەملەیەکی زۆر گەورەی تووڕەبووری خەڵکەوە تەنانەت پەلاماریان داین و بوو بە شەڕ و بەرحاڵ پۆلیس هاتە ناو جیای کردینەوە و دوایەوەش مەبەستمەوە ئەو کاتە خەڵک خۆشخەیاڵێکی هەبوو بۆی کە سیستەمی پەرلەمانی ئەتوانێت شتێک بگۆڕێ، ئەتوانێت دیموکراسی بێنێ، بۆ نمونە ئەتوانێت خۆشگوزەرانی بێنێ، ئەتوانێت ئەمن و ئاسایش بێنێ، ئەتوانێت هەموو ئەو شتانی کە خەڵک لە سیستەمێکی پەرلەمانی خەوی پێوە بینێ بۆی بێنێتە دی. ئێستا کە من خۆم بە جادەکانی سلێمانیان ڕۆم ئەم هەموو دەموچاوانە ئەبینم بەم عەموودانەوە هەڵواسراون، تەنانەت دیاردێکی سەیریش پێوەیە کە وێنەی ئافرەتی پەرلەمانتاری زیاترە ئەم ساڵە چاو هەڵبژاردنەکانی ترە. بەڵام
سواری هەر تەکسیەک ئەبم لەگەڵ هەر کەسێکا قساکەم کورا ئەمانە و دزە تازەکانن یعنی بنەوەیەک خەڵک ئەو خۆشخەیاڵی نییە ینی وەکو جاران پەرلەمان وەک سیستەمی هاتنەوە بەڵام پرسیارەکەی من حەزەکەم دێەوە دەست پێ بکەم پێشەوەی بچینە سەر خۆشخەیاڵیەکانی خەڵک مەسەن پێگە و پای پەرلەمانی کوردستان لە سیستەمی حکومڕانی کوردیە مەسەن کوردستانە چییە بۆ خۆ من ئەگەر وەڵامی ئەم پرسیارە بەمەوە ڕەنگە بچمە سەر پرسیارێکی تر ئەحزابی دەسەڵاتدار چیانەوێ مەسەرەن بۆ لەسەرەوەی کە ئەم هەموو هێز و میلیشیان هەیە ئەم هەموو هێز و نفوزیان هەیە ئەم هەموو پێگە ئابوووریان هەیە ئەم هەموو پەیوەندیە نێونەتەوەیی و لۆکاڵی و ئەقلیمیان هەیە بۆچی پەنابنەبەر بۆچی پەنابنەبەر پەرلەمان بۆچی پارێکی زۆری بۆ سەرفەکەن بۆچی بانگەشێکی گەورەی بۆکەن و نهێنێکی لە چیایەت ئەمە دەستخۆش بێ من سەرەتا پێم خۆشە باسیەوە بکەم کە بەڕای من هەڵوێستی خەڵک چ بەوەی کە بە ڕێژەیەکی زۆر بەشداری دەکات لە دەنگدان و هەڵبژاردنا چ بەوەی کە بە ڕێژەیەکی زۆر بایکۆتەکە بە خۆشخەیاڵی لێکی نەدەینەوە بڕای من خەڵک بڕیاری سیاسیەدا ڕەنگە لە هەلومەرجێکی دیاریکراوە تەشخیصەکەی بردبینی کراو نەبێ دقیق نەبێ بڕیاری پێی وابێ مەسەن ئەم ڕێگایەکە بۆی کا بگا بە ژیانێکی باشتر بەدۆخێکی باشتر و بەشداری دەکات لە انتخابات بەنمونە ئێمە لە 92 و تا ساڵی پێم وابێت تا 2009 خەڵکی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو بەشداریان لە هەڵبژاردنەکان دەکرد و بە جۆرێک لە شێرگیری و لە حماسەتەوە پیانوا بووکە لە ڕێگاتوان جوابی پێویستیە بدەن و جوابی جۆرێک لە ژیانی نوێ بدەنەوە کە لە ڕابردوو خاوەنی نەبوون بەڵام ڕەنگە تەشخیصەکەیان دقیق نەبوو بێت لە زیۆ خۆینەوە بۆ من بە بڕای من ئێمە لە هیچ کاتێکە خەڵک بە بڵێن خۆشخەیاڵ پێناسە نەکەین باشە خەڵک کاینێکی کاینی وەکوون با بڵێن بەشێکی زیندوو لە کۆمەلگا کە بە بڕای من خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی زیندووە لە هەلومەرجە دیاریکراوەکانە لە هەڵوێستی سیاسی بەشداری دەکات کە هەڵبەت لە درێژە قسەکانمان دێنە سەر وردەکاریەکانی ئەوانە بە ئومێدی جوابدانەوە بە شتێک ینی لە 92 کە هەلومەرجێکی دیاریکرابوو لە 2005 کە دوای ڕوخانی دەسەڵاتی دیکتاتۆرێکی وەکو حیزب با بڵێن سەدام و حیزبی بەعز بوو خەڵک بە ئومێدێکەوە بوو کە بتوانێت لە هەلومەرجێک و ببڕێتەوە بۆ هەلومەرجێشکە لە ژیانش بچێتە ناو ژیانێکی ترەوە بەشداری لەو پرۆسەیە کرد بەڵام وەکۆی کە تۆش باس کرد ڕەنگە لە ساڵەکانی دواترە خەڵک مەسەلەن بە چاوێکە تەماشای ئەم پرۆسەی کردووە و واقع بینانەتر ئەم پرۆسەی ناسیوە تا ئاستی ئەوەی کە لە با بڵین لە وەڵامدانەوەیەکە بابەتەکە مەسەلەی بایکۆتە چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکێ لە گرنگیەکانی ئەم بەشداریی ئەنی بەشداری ئێستامە باسی دەکەین کە بەڕای من بایکۆتیش خۆی جۆرێکە لە بەشداری سیاسی جۆرێکە لە بڕیاری سیاسی بەڵام بەڕای من ئەمە دەسەڵاتی لە سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش لانیکەم توانی ئەو دەسەڵاتە لە ئەکسل لە زۆرایەتی و بکە بە کەمایەتی بەڕای منەوە مەسەلەیەکی مهمە ئاڵگۆڕێکی مهمە دووەم با بڵین سەبارەت بە مەسەلەی پەرلەمان و هەڵبژاردننی پەرلەمانی یەکێ لە خراپیەکانی ئەوەیە کە ئەوێ وا لە کۆمەلگا تێبگەێنی و ئەوێ کۆمەلگا وا باوەڕ پێبێنێ ئەوە وا ڕایبێنێ کە سیاست کاری کەمینەیەەکە و بە شێوەیەکی بەردەوام لە پرۆسەی هەڵبژاردنە جۆرە و جۆرەکانە کە ئێستا ئەمە لە کوردستان لە هەرێمی کوردستانە بە قسە لە سەرخولی شەشەمی ئەم پێکاتە سیاسی دەکەین مرۆڤی با بڵێ نخبەی سیاسی بەرهەمدێنن مرۆڤ مەسەلەن ئەقەلێتێکی سیاسی بەرهەمدێنن کە ئەمانە نوێنەرایەتی خەڵک ینی کاری خەڵک لە دوانەتیجەدا بڵێ دانانی سەحێک بێ لە بەرامبەر ناوی بربژێرێک یا لیستێک یا حیزبێکا بۆ ئەوەی کە ئەم چێ نوێنەرایەتی بکە بۆ ملانیکەم بۆ ماوەی 4 ساڵ چێ نوێنەرایەتی بکە
و لە کاتێکدا لە هیچ شوێنێکی ئەم 4 ساڵەدا ناگەڕێتەوە سەر نەڕێی خەڵک نەبەرژەوەندی خەڵک با بڵێن ئەو خواستانەی کە خەڵک لە خودی مەسلەی دەنگدانەکەشدا بۆی چۆپەیڕێوی کردو بۆ هیچ کامێک لەوانە ناگەڕێتەوە بە گوێرەی خواستی خۆی بەرژەوەندی خۆی لەناو پرۆسەیەکی سیاسی دیاریکراوە کە سیستەمەکەی لەسەر بنیادنراوە خەریکی سیاستکردن و ژیانی سیاسی و ئابووری خۆیەتی و لە ڕاستیە هیچ حساباتێکیش بۆ ژیان و بەرژەوەندی و قازانجی خەڵک ناکات. مێکێ لەو مەسەلانی کە بە بڕای من ئێستا نازانم چەند دەبێتە جێگای پرسیار بەڵام بەتایبەت لەم هەڵبژاردننی ئێستاە و ڕەنگە لەسەر ئاستی جیهانیش ئەمە جۆرێک بڵین برێوی سندی بێ ئەویش مەسلەی دیاردەی ترەمپیزمە لە مەسلەی بانگەشەی هەڵبژاردننا جۆرێک لە شەقاوەچێتی جۆرێک لە مەسەلەن بە جۆرێکەوەی کە تەنانەت پرەنسیبەکانی پێشتری خۆشانەوەی ناو مەسلەی پرۆسی پێڵەن پرۆسی دیموکراسی ئەوانش زۆر واوەتر چوون تا حەدی ئەوەی کە جۆرێک لە بەرامبەر یەکاوەکو شەقاوە دەرەکەون بووی لە ڕێگاتوان سەرنجی خەڵکێشن وە گرنگیش بمبەخشەکە ئەگەر باسی ئەوش بکەم پێم خۆش دوایی زیاتر بینە سەرەوەی کە مەسلەی پەرلەمان دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان حیزبە دەسەڵاتدارەکان تەنانە حیزبەکانی دەوروبەریشیان مەسەن پێویستیان بە پەرلەمان چی ئایا پەرلەمان چ گرنگیەکی بەر پەرلەمان سەرنج جێگا شوێنێک بۆ ئەوان پڕ دەکاتەوە ڕاستی ئەوەی کە من لێ تێ بگەم زۆرتر مەسلەکێکی خارجی هەیە ئەنی ئەوەندەی کە پێیان خۆشە باسی مثلەن بەکۆم بە جیهان نیشاندن کە ئێمەش دیموکراسین و ئێمەش پەرلەمانمان هەیە ئێمەش لە ڕێگای دەنگدانەوە هاتوین و ئێمە خۆمان نەسەپاندەوە بەسەر خەڵکە و نوێنەری خەڵکین و دەنجی خەڵکمان هێناوەتەوە هەرچەند لەم کۆبوونا لەم هەڵبژاردنانەی کۆتاییە ڕاستەکەی ئەوان بە خەڵکیشیان نیشاندا بۆ دنیاشان نیشان دەکات کەمینەیەکە یعنی کەمینەی مەسەلەن 20% خەڵکی دەنگدەری هەرێمی کوردستان یا عێراقیش نابن بەڵام دەیانێوان نیشان بدەن کە ئەمان نوێنەری گەلن نوێنەری خەڵکن دەنگی ئەکسەرێتیان هەیە و بۆ مافی ئەویان هەیە کە کۆمەلگا بەڕێوە بەرن من ئەگەر نمونەیەک باسکەم ئەگەر پرسیارەکە زۆر وەڵامەکە زۆر درێژ نەکەمەوە بەڕاستی لە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان نازان لەسەر ئاسی عالمیش بۆ من زانیاریی واندانە وایە نا بەڵام لە کۆمپانیەکان دوو جۆر حسابیان هەیە دوو جۆر حساباتیان هەیە حساباتێکیان بۆ خۆیانە کە مەسەلەن خەرجی و داهاتیان چەندە و پەیوەندی بە خۆیان بە جۆرێکم حساباتە ڕدەگرن و حساباتێکیان هەیە کە لە پەیوەند بە پەیوەندی فەرمیەکانە لەگەڵ دەوڵەت لە مەسەلەی حسابکردنی باج و دانی باج و ئەوانە ئەمە بە جۆرێک ڕێکی دەخەن کە کەمترین باز بدەن ئەوەی کە خۆشیان هەوڵدان زۆرترین قازانج بەدەست بێنن بە بڕای من ئەمە مەسەلەی حکوومەتی هەرێمیش یا مەسەلەن دەسەڵاتدارانی هەرێم لە پەیوەند بە پەرلەمانەوە ئەمان مامەڵە دەکەن حساباتێکیان هەیە وەکو باسم کرد بۆی لەسەر ئاسی عالم بڵێن ئێمەش پەرلەمان هەیە دیموکراتین و بە دەنجی خەڵک هاتوون خۆمان نەسەپاند و نوێنەری گەلین و بەڵام حسابێکی تریشیان هەیە کە ئەسڵەن ئەوان هیچ حسابێک بۆ پەرلەمانەکەی خۆشیان ناکەن بۆ بڕیارەکانی بۆ یاساکانی ئەوەی کە کاری لەسەر دەکەن بەرژەوەندەکانی خۆیان دەسەڵاتی میلیشیاییە هەر وەکو ئەوەی کە چۆن کۆمپانیات بۆ قازانجی خۆی کار دەکەوانی لە ڕوانگەی بەرژەوەندەکانی خۆیان و مەساڵحی سیاسی و ئابووری خۆیانەوە سیاست دەکەن کۆمەلگا بەڕێوە دەبن پەرلەمان شتێکی ڕاستەکەی شکلی و بۆ جوان جۆرێک لە جوانکاریە ڕاستە تەقمە لەگەڵ بەشێکی زۆر قسەکانتە هەم عەلی بەڵام بەعام بەگشتی ئێمە ئەگەر حتا ئەگەر باسی پەرلەمانی کوردستانیش نەکەین ئەگەر بینە سەر بۆ خودی سیستمی پەرلەمانی یاوەی کە پێوان دیموکراسی لیبرالی یا پەرلەمانی سیستمی لیبرالی پەرلەمانی مەسەن مارکس وەختی خۆی لە کاتی ئەم گەشەی سەرمایە فەرزی ئەوەی کرد کە ئیتر ئەبێ نوێنەرایەتیەک هەبێ بە ناوی خەڵکەوە لیبرالیزم پەنای بردە سیستمی پەرلەمانی وەک بنەمایەکی دەوڵەت لە کۆمەڵگەی بورژوازیدا مارکس ئەڵێ ئەو حکوومەتانی لەسەر بنەمای دیموکراسیدا ئامەزرێن بنەماکەی سەرمایەیە یعنی خودی دیموکراسی بەرهەمێکی سەرمایە ینی بۆیە بەپی ئاڵوگۆڕەکان بەپی قازانج بەپی توزانم تەوازن هێز
ئینا گۆڕانی بەسەرایە ینی بنمونە من ئەگەر نەک پەرلەمانی کوردستان کە هیچ ڕەنگە بڵێم هیچ بنەمایەکی تەنانەت دیموکراسی بۆژازیشی تیا پەیڕەوی ناکرێت ئەگەر هەموو سەری تەواوی پەرلەمانەکانی دنیا بکەین لە حاڵاتی بنبەستان و بۆ خۆی پەرلەمان جێگیەک نییە بۆ یەکلایکردنەوەی کەشمکێشە چینایەتی و سیاسیەکان ینی ئەو هەموو جەنگ و شەڕە لە ئێستا لە دنیای پەرلەمانی وڵاتێکی هایم دژیشی بۆسە هیچ ناتوانێت کاریگەری دانێت لەسەر ڕەوتەوەداوەکان مەسەن ئەوەی کە من هەر بگەڕێمەوە سەر پرسیاریەکەم مەسەرەن چی ئەتوانێت چی بکە ینی بۆ نمونە خەڵکی کورد ینی بۆ نمونە ئەگەر ئەحزابێک لە وڵاتێکی وەکو سویدا یا ئەڵمانیا بێ بانگەشەی پەرلەمانی بۆ خۆی بکاتوانە کۆمەڵێ لیستێکی داواکاری هەیە کەڵێ من ئەمان ناکەم بۆ نموناڵێ سعادکار ڕەنگە لە شوێنەکە کەم بکەمەوە ئەڵێ خانەنشینی کەمەکەمەوە ئەڵێ کرێ زیاد ئەەکەم ئەگەر من لە دەسەڵاتە بم ئەڵێ بۆ نمونە من خواستەکانی بێکاران بۆی کرێکارێکیان بەدەستکەوێ ئەبە مەسەڵێ کارەبا نرخی کارەبا کەمەکەمەوە مەسەڵی کە من دقەتماوە لە هەڵبژارنەکانی کوردستانە تەنها هەڵبژاردنە ینی هیچ شتێک نییە هیچ لیستێکی داواکاری یا هیچ لیستێکی چاکسازی ئەتاوی بە قەولی خۆیان دیاری نەکردووە مەسڵ بۆ نمونە یەکێتی نیشتیمانی ئەڵێ ئێمە دەسەڵاتی خۆسەپێن وەلادەنین باشە خۆتۆ لەوەتەی پەرلەمان دروست بووە هەتا پێش حکوومەتی عێراقش بڕوخێت تۆ دەسەڵات دەرویانی طرفی زۆنی زەردیش بە هەمان شێوە هەمان قساکە ئیسلامەکانی ژەڵیتە بەسە آخر مەبەست بۆیە ئەمە جێگە ئەمەی کە ڕەنگە من ناوی بنم مەهزەلەی پەرلەمانیانی و دەردی تۆ ڕەنگە هەر ئەوە بێ سەبەبەکەی کە تۆ بە دەروی پیشانبی کە منی سیستەمێکی پەرلەمانی هەیە بەڵام لە واقعا ئینسان ئەگەر یەک تۆز بیرکردنەوەی هەبێ ئەزانەیە کە خودی هەتا هەڵبژاردننی ئازاد پەیوەندی بۆیە کە مرۆڤەکان تیا بە ئازادی ئازاد بندا لە ڕووی ئابووریەوە ئازادن بەڵام من پێم وایەوە دۆخی ئابووری ینی دۆخی ئابووریە هەتا ڕوتی دەنگانەکەش دیاریەکە ئەین تۆ کە تۆ نانی خەڵکی لە دەسا بوو من زۆرێک لەو خەڵکانی کە قسای لەگەڵاکەم چمەندەرەوە لەگەڵ تەکسیا توزان لەگەڵ دوکان نارا لەگەڵ هەر کەسێکا کە لەگەڵ پاکەت فرۆشەکە قساکەم کابراڵێ وڵات ترسم بایەکەم ببڕن ئەترسم معاشەکەم ببڕن ینی بەناوێک تۆ قوتی خەڵکی کردووەتە قوتی خەڵک کردووەتە بانگەشی هەڵبژاردن نەک ئەوەی کە تۆ لیستێکت هەبێ بۆ چاکسازی کۆمەڵایەتی ینی بۆیە من پێم وایە زیاتر بەداخۆ مەزەلەیەکە بەڵامی تر خەڵکیش تێکەوتووەکە قبوڵیەتی ئومێدێکی هەیە کە ڕەنگە ئەم لیستەتوانین بڵین بەشێک لە خەڵک کە ئێستا کەمینەیە ڕەنگە کەوت پێێتە ناو ئەو با بڵین جۆرە لە شەڕی دەرونی لەگەڵ یەکتر و ئەو جۆرە لە بانگەشە و ئەوانە کە ئەکسەرێتی بە بڕای منە تۆ باس کرد لەگە خەڵکاری تقریبەن جۆرێک لە دەرەوەی بازنیە بڕیارەکەشی لە دەرەوەی ئەم پرۆسەیە کە باسمان کرد مەسەلەی بایکۆتکردنی زۆرینەی خەڵکە لە ڕاستیا گەر بینەوە سەر بڵێن بیدایەتی باوی کە تۆ خستە ڕوو دیموکراسی پەرلەمانی خۆی ئەساسەن یەکێ پرۆسەیەکی سیاسی بۆ خودی سیستەمی سەرمایه‌داری دانراوە یعنی بۆ کۆتایی هاتن بە ناکۆچیە کۆمەڵایەتی و سیاسی و جیاوازی ئابوووریەکانی ناو کۆمەلگا دروست نەکراوە ینی با بڵێن اختیارێکی سیاسی پرۆسەیەکی سیاسی بۆ سیستەمێکی سیاسی دیاریکراوە ئەو بە هیچ شێوەیەک لە باشترین حاڵەتەکانیدا ناتوانێت ئەمە تێپەڕێنە ئەو سیستەمە تێپەڕێنێت بەڵام ئێمە ئەومان بیر نەچێ لە درێژەی خەبات و تێکۆشانی خەڵکدا بەتایبەت لە ئەوروپا و بەتایبەت لە وڵاتانی کە وڵاتانی دیموکراسی ناسراون ئەمانەش وەکو هەر بوارێکی تری سیاسی کەوتونەتە ژێر کاریگەری داخوازی و ناڕەزایەتی و خەبات و تێکۆشانی خەڵک و جۆرێک لە ئیسلاحاتی تێکەوتۆ جۆرێک لە مەسەلەن ریفۆرمی تێکەوتۆ جۆرێک زیاتر ئینسانەکان وە خەڵک با بڵێن بزوتنەوە تێکۆشەرەکان بزوتنەوە خەباتکارەکان توانیویانە ئەم دیاردە سیاسیە ئەم پرۆسە سیاسیەکە سرفەن بۆ ڕێخستنی ژیانی سیاسی کۆمەڵگەی سەرمایه‌داری هاتوۆتە پێشەوە بەرهەم هاتووە
توانیوێتی کۆمەڵک شتی بەسەرلا فەرسکە بەڵێ کۆمەڵک چاکسازی کاکە بە قازانجی گشتی بە قازانجی فێری گشتی کە دیارە هێشتا نەگەشتوتە ئەو ئاستەی کە هەرچەندە ئیدعایەوە دەکری کە مەسەلەن بەتایبەت لە ئەنگرانی دیموکراسی پەرلەمانی پێیان وایە ئەمە تاکە ڕێگایەکە بۆ ڕزگاربوونی ئینسانەکان لە نەعەدالەتی و لە نەبوونی ئازادی و نەبوونی دیموکراتی و پێیان وایە ئازادی و دیموکراسی بەرهەمدێنی عەدالەت لە درێژماوەدا بەرهەمدێنە بە شێوەیەکی هێمن و بە شێوەیەکی ئارام و لەسەر خۆ و بەبێ خوێن ڕشتن و بەبێ شۆڕشتن دەتوانن کۆمەلگا مەسەلەن بەرنە ئاقارێکیکە لە لەوەی کایە بەڵام کە مێژوو دەری خستۆ کە ئەمە ڕاستەکەی بەشێک نیە لە ڕاستی حەقیقەت نییە و بە تایبەتی ئێستا ئەتوانم بڵم کۆمەڵێک گرنگجی کە ئەم پرۆسەیە هەیە بۆ ئەم دیاردەیە هەبوو یا لە مەقتعێکی لە بڕگەیەکی سیاسی دیاریکراوە یا لە وڵاتێکی دیاریکراوە بۆ هوردەوردە خەریکەوانش کاڵبنەوە وەکو لە بڵین قسەکانی پێشترا باسمان کرد ئێستا وای لێ هاتووە کە ئەوانەی کە دەیانەوێت ئەم پرۆسەیە بە لەم پرۆسەیەدا سەرکەوتوو بن خەریکن ئیسپادە لە شێوازی شەقاوەی وەردەگرن تا حەدیەوەی کە وەکو تۆ باس کرد مەسەلەن بەرنامەیەکی هەبێ بڵێ خەڵکینە ئەگەر متمانە بە من بدەن من ئەم بەرنامەیە بەتایبەتی لە کوردستان ڕاستەکەی ئێستا تەنانەت ئەوانی کە لە دەرەوەی دەسەڵاتیشە نەکەروانی کە لەناو دەسەڵاتن کە پشتیان بە تەواوی بە درۆکردن و بە فریودان و بە ترساندن و بە تۆقااندن و بە نانبڕین و بە پشتیان بەوانە بەسوە ڕاستەکەی بەڵام ئەوانی کە لە دەرەوەی دەسەڵاتیشن ئەوانەی کە وەکو ئۆپۆزیسیۆن شخوایان مەترح دەکەن ئەوەی وەکو بەدیل و جێگرەوە خۆیان مەترح دەکەن دیسانەوە هاتوون بەس خراپیەکانی ئەوەی کە دەسەڵات لە چەند ساڵی ڕابردوو کردووی ئەوانە دەژمێرن باسیەوە ناکە من چی بۆ دەکەم و لانی کەم لەباری کردەیەوە هیچ کامێک لەوانە مەسەلەن شتێکی نیشان نەداوە کە بڵێ من ئەگەر ئەم خەڵکی ئەم هەرێمە متمانە بدا بن من ئەم هەرێمە لەم بارودۆخۆ بمە ئەو بارودۆخە ئەم ژیانە ئەەکەم بەو ژیانە ینی ژیان بە جۆرێکە گۆڕمکە لانی کەم خەڵک خوازیارێتی لانی شەڕی لەسەر کردو بەداخەوە تا ئاستێکی زۆر یعنی بەتایبەت ئەوانی کە ئەوانی ناو دەسەڵات بەرحاڵ ڕەنگە بۆ ئەوان مەسەلە شتێکی چاوەڕوان کراوی بەڵام ئەوانی کە لە دەرەوەی دەسەڵاتشن ئەوەندەی کە گرە و لەسەر دواکەوتویی دەکەن ئەوەندەی کە گرە و لەسەرەوە دەکەن وابەستن با بڵێن دیاردە دواکەوتەکانی کۆمەلگاوە پارێزگاری لە دیاردا دواکەوتەکانی کۆمەلگا دەکەن بڵێن ڕەخنەگرتن لە دیاردە دواکەوتەکانی کۆمەلگا بە خەتی سوور دەزان بۆ خۆیان ئەوەندە بەزەوە ناکەن مەسەرەن ژیانی خەڵک چی پێویستە لەباری ئابوووریەوە بەرنمەیان چیە لەباری سیاسیەوە بەرنمەیان چێ بۆ مەسەر ئازادیەکان بەرنمەیان چێ این ڕابەداخەوە مەسەلەن دۆخێکیوە پێکاتۆ کە ئەمانە هەمویان بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی ئەتوانم بڵێم لە یەکچوو اعتمادیان یا مەسەلەن متمانیان زۆرتر لەسەرەوەی کە تا چەندەتوان خەڵک فریودن تا چەندەتوان خەڵک ڕازی بکەن بەو فریوکارانەی کە هەیەە مەبرامینێکی لە خراپیەکانی مابڵێن ئەم پرۆسەیەکە هەیە من یەک مەسلەیەکە کە بە بڕای من پێویستە ئاماژەی پێ بکەین بەتایبەت لە مەسلەی هەڵبژاردننی پەرلەمانی لە هەرێمی کوردستان کە ئەمە بە جۆرێک ڕەنگە لە وڵاتانی تر لانی کەم لە وڵاتانی ڕۆژاوایی و ئەوروپایی جای بکاتەوە ویشەوەیە کە دەنگدان و هەڵبژاردن و پەرلەمان نەبوو بە هۆکاری ئەوەی کە لانی کەمی دیموکراسیت لەم کۆمەلگاجێژی کە پایەکانی ئەوی کە پێڕێن خۆیان باوەڕیان پێێتی بانگشتی دەکەن ئەمەشی نەکردو ینی بە پێچەوانەوە ئەو دەسەڵاتی کە دامەزراوە بە تەواوی نادیموکراتی بە تەواوی لێ دەرەوەی تەنانەت ئەو دیموکراسی پێناسەکراوەیە کە لە جیهانە هەیە کە بەرحاڵیمە بە شێوەی لە شێوەکان بڵێن سەرنجوان هەیە لەسەری تەنانە نەیتوانیوە با بڵێن حکومڕانیەکی باش دروستە حکومڕانیە کە اعتمادی زۆر لەسەر میلیشانە بێ اعتمادی لەسەر هێزی چەکدار و کڕینی خەڵک و کڕین با بڵێن نانبڕینی خەڵک و بەکارێنانی معیشەتی خەڵک بۆ ناچارکردنیان و ئەوانە بە پێچەوانەوە ئێمە شایدی ئەوەین کە پرۆسەی ئەوی کە پێڵەن دیموکراسی و دەنگدان و ئەوانە دەسەڵاتێکی ئۆلیگارشی دروست کردو دەسەڵاتێکی میلیشایی دروست کردو دەسەڵاتێکی دروست کردو بە تەنانەت لەسەر و
ئەو دەستور و یاسایانەیە کە خۆیان باڵێن دایان ڕشتووە یعنی لەسەر ئەوانە دەسەڵاتیان لەسەر ئەوانە هەندێک لەم ڕۆژەوە بە بڕۆی من پەرلەمانی یاددەنگدان و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لەژێر پرسیارە کە نەیتوانیەوە لانی کەمی پایەکانی ئەو دیموکراسی پێناسەکراوی کە لە دنیای هەیە لە دنیای دیموکراسی هەیە ئەمانە جێبەجێ بکەوە حکومڕانی دروست بکە یانیکەن یاسایی بێت ئەمە من یەک مەسەلەیکە لە پەیوەند بەمەوە کە بڵێن بە پێویستی زانم ئەمە بەمعنای ئەوە نەبێ ئێمە مەسەلەن لەگەڵ دیموکراسی نین دیموکراسی وەکو سیستەم بۆ خۆی شتێکە بەڵام بوونی دیموکراسیت لە کۆمەلگادا بۆ ئینسانەکان توان ڕێی خوانتەوە مەسلەیەکی جددیەوە بڕای ئێمەمانش باوەڕمان پێێتی بەکاری لەسەر بکەین و مەسلەی دەنگدان و مەسلەی هەڵبژاردن بە بڕای من یەکێ لە پرەنسیڤە سەرەکیەکانی ژیانی ئینسانە یەکێ لە مەسەلە سیاسیانەیە کە دیاردە سیاسیانەیە کە باڵێن مرۆڤەکان بەرهەمی هێنێناوە پێی گەیشتون وە شتێکی باشە بۆ ئەوەی کە ئیداری ژیانی خۆیانی پێ بدەن بەڵام بەداخەوە ئەم مەسلەی هەڵبژاردنە زۆر بەرتەسک کراوەتەوە لە پەرلەمانێک لەو بابەتانی کە ئێمە ساقسەمان لەسەر کرد لە هەڵبژاردننی سەرۆکایەتێکا کە ئێستا ئێمە دەیبینین کە مەسەلەن ئەسڵەن بە هیچ شێوەیەک ناگەڕێنەوە سەر بۆکو باسمان کرد مەسەڵ خواستەکان و ئامانجەکانی خەڵک وە بیر لە مەسەن بیرکردنەوەی تیانێن بە ژیانی خەڵکەوە خۆی خەریکی کاری خۆیەتی دەنگ بە خەڵک دەدا بەڵام خۆی خەریکی کاری خۆیەتی بەڵام مەسلەی بەشداری خەڵک لە ژیانی سیاسیە مەسلەیەکی مهمە کە بەداخەوە ئەوەی کە تا ئێستا پەیڕەو دەکرێەوە بە تایبەتەوەی کە لە هەرێمی کوردستان پەیڕە دەکرێت لەو ڕۆژەوە کورتی هێناوە کە دەنگدانی ئازادانە نیە دەنگدانەکەش ئازادانەیە بە بڕای من هەرێمی کوردستان وەکو ئەگەر باسی حشتەکە وتی کوێی ڕاستە مەسەڵەن کوێی خوار نیە ڕاستەکەی ئەم مەسەڵەن پرۆسەیە هەرچەندە خۆی گرنگە بە بڕای من دیسانەوە ئەبێ قسە لەسەرەوەش بکەین ئەگەر بوار بڕخسێ و ئیمکان هەبێت تەنانەت ئەو شتە زۆر جوزئیش باڵێن خەڵکی ئەم کۆمەلگایە سوودی لێ وەرگێ بە قازانجی خۆی ڕۆڵی تیا ببینیە بەڵام ڕاستەکەی لە هەر ڕوان شوێنەکەەوە چ لەباری لە ڕووی دیموکراسی چ لە ڕووی ئازادی دەنگدانەوە چ لە ڕووی پرەنسیبی هەڵبژاردنەوە لە هەموو ڕێکەوە بڕای من سەری پرۆسی هەڵبژاردن و دەنگدان لە هەرێمی کوردستان لەژێر پرسیار بەڵێ سپاس عەلیگیان خۆی لەو نقطەوە کە تۆ ئیشارە پێ بەڕای من گرنگە ئێمە هەڵبژاردن ئەوەی کە خەڵک بتوانێت نوێنەرانی خۆی هەڵبژێرێ یەکێکە لەو پرەنسیبانەی کە هەتا بۆ بزوتنی سۆسیالیستی گرنگیش لەوتوێ هێچکە ئێمە لە سیستەمی بەڕێوەبردننی سۆسیالیستی ئەمە پشتە بەستین بە هەڵبژاردننی ئازادانی خەڵک لە خوارەوە و لابردنیان کاتێک کە ئەم کەسانە ناتوانن ئەرکەکانی خۆیان جێبەجێکەن واتە تۆ ئەتوانی ڕەنگە هەموومانی هەڵبژاردن کێ بۆەوەی کە نوێنەرێکی باش جێگیرکەی هەموو هەفتەیە کۆبوونەوەکە بۆی نوێنەرێکی باش جێگیرکەی بەڵام بۆ خودی سیستەمی پەرلەمانی تۆ دەنگەکەت 4 ساڵە چی دەنگەی جارێ 4 ساڵ جارێ چی دەنگەی تو دوایش ئیتر وەکوتم ئەدا بە بەردا ئەدا بە ڕۆحتا گرانیە هێنێ شەڕێنێ ئیتر تۆ دەنگدا و چیتە ماڵی خۆت و ئەسڵەن فعالیەتی سیاسی هەڵسوڕانی سیاسی بۆ بەشەر هەر ئەو لەحزەیە کە تۆچی سەحەکەی لە ناوەکەی توانە بەڵام ڕەنگە یەکێ لەو تەناقضانەی تریش کە هەوەیە کە هەڵبژاردن وەک پرەنسیبێکی گرنگی مرۆیی من ناڵم بۆ پەرلەمان بەڵام بۆ چارەنووسی سیاسی دیاریکردنی چارەنووس و هەتا بۆ سیستمێکە لە ئایندای ئینسان خوازیارەتی گرنگە بەڵام هەستەکەی ئەچی لە سەرخاڵی دووەم ئەوی ژەوەکە خەڵکێکی زۆر ڕەنگە نەچە بۆ دەنگدان چونکە پێیان وایە ئەمەی کە ئێستا هەیە فقط دەستاودەستکردی قازانجەکانە فروفێڵە بۆیە دەسەڵاتیش ئێوێ ئەمە بکاتە شتێکی ئاسایی واتە بە جۆرێک هەڵبژاردن شەرعیەت بە تێکەڵکردنی بزنس لەگەڵ دەوڵەتە یعنی تۆ لای خەڵک ئاسایی بێ کە ئەمانە کۆمەڵە بزنسمانن و هەر چۆن ئێستا لە ناو کۆنگریسی ئەمریکا ئەوانەی کە لە کۆنگریسی ئەمریکان هەمووی بزنسمانن ینی هەمویان سەرمایه‌داری گەورەن و نەنۆداتی کارتێلەزرەکانەکەن ئەمەش حتمما نمونەیەکی پشکۆلەی ئەو هێلکە بچووکێکە لە هێلکە گەورەکە ئاچێت جا پرسیارەکە ئەوەیە بایکۆت ئەوەی کە خەڵک ئەڵێ بایکۆت ناچم بۆ دەنگانی ڕەنگە بۆ من کە لی تێدەم مەسەڵەن
حتمما اختیارێکی سیاسیە جا ئەگەر کەسەکەش نەزانێت کامە اختیارێکی سیاسی ڕەفزێکە کە تۆ لە تەواوی پرۆسەکەی ئەدەی کاڵی من ناچم بۆ دەنگان ئەمانە بە نوێنەری خۆم نازانم ئەمانە لە قازانج و بەژەوندەکانی من قسە ناکەن بەڵام بۆ من پێم وایە ئەگەر ئەمە وەک اختیارێکی سیاسی بۆ کەسەکان مەسەن ئەگەر ئایا تۆ پێت وایە بایکۆ بزوتنێکی سیاسیە وەک بزوتنەوەیکی سیاسی چونکە بایکۆت بۆ خۆی بزوتنێکی سیاسیەوە هێزێکی کۆمەڵاتی لە پشتە وە شەرتی هەیە ینی بایکۆت شەرتی هەیە شەرتەکەوێت کە تۆ بە هێزیی کۆمەڵاتی پتەوداربی وە بتوانی سیستەم فەلەس پێبێنی ئێمەمان لە کوردستان هەیە فەرمووتوانی لە ڕاستیە بڵێن بایکۆت لە وەکو تۆش باس ئاماژەت پێکرد لە هەرێمی کوردستان بۆ بە بڕیارێکی سیاسی و بەرهەمی وعی سیاسیە خەڵک لە بڕگەی وا بووە کە پێی وا بووە دەنگەکەی ئەو ئەتوانێت دۆخێشکە دروستکە ژیانێشکە دروستکە بە نمونە ئێمە باسی 2005 عێراق و باسی 92 هەرێمی کوردستانمان کرد خەڵک پێی وا بوو جوابی شتێگەداتەوە وەڵامی پێویستێگەداتەوە سەربەخۆلەوەی کە ڕەنگە دەنگێک شەبێ بۆ ڕەتکردنەوەی بۆ بایکۆتکردن بەڵام زۆرینەی خەڵک بەشداری کرد لەم بە دەنگدان بەشداری کرد لەم پرۆسە سیاسیە بۆ ئەوەی شتێکی دەستکەوێت بۆ ئەو بەڵام کە بە ئەزمونونەکە بە عملی بۆ خەڵک دەکەوت کە لەم ڕێگایەوە ناگا بە بڕێم لانی کەم ئێستا گەشتووە بەوەی کە بە شێوەیەکی وشیارانە دەنگ نەدا یعنی دەنگ نادا بە شتێک کە پێی وایە لە دەرەوەی بەرژەوەندەکانی ئەوە دەنگ نادا بە پرۆسەیەک کە پێی وایە جوابی هیچ پێویستێکی ژیانی ئەو ناداتەوە دەنگ نادا بە قوارەیەک کە پێی وایە لە بەرژەوەندی ئەو کار ناکات بەبڕای من ئەوانە بەرهەمی وعی سیاسی بەرهەمی وشاری سیاسیە بەڵام بەداخەوە هێشتا نەبوو بە بزوتنەوەیکی سیاسی ڕێکخراو هێشتا نەبوو بە مەسەلەن هێشتا سەر و سیماکەی بەڵێن بە شێوەیەکی پەرش و بڵاو هەیە هێشتا ئەگەر دەربڕینەکە دروست بێ خەڵک ئەزانێت کە ئەرچی ناوێت ئەزانێم سەلەم ئەم دەسەڵاتی ناوێجا بەس نازانێت چی ئەوێ هێشتا لەسەر ئەوە کۆک نییە هێشتا لەسەرەوە یەکانگیر نەبووە هێزی خۆی لەسەرەوە ڕێکخراو نەکردووەکە خۆی چی بکە یعنی بە نمونە ئێستا ئەگەر شتێکی لەو بابەتانە بکرایە لە هاوشانی ئەم پرۆسە سیاسی کە ئێستا هێزە سیاسیەکانی دەرەوەی بەرژەوەندی خەڵک بە ئاوا تعبیری لێ بکەین لەپاڵ ئەم پرۆسە سیاسیە لە بەرامبەر ئەو پرۆسە سیاسەیە پرۆسەیەکی سیاسی دیکە هەبوایە لەسەر بنەمای خواستەکانی خەڵک بەرژەوەندەکانی خەڵک قازانجەکانی خەڵک لەسەر بنەمای ئەمە پرۆسەیەکی سیاسی دیکەی بەڕێوە ببردایە کە یەکەم مەسەلەن ڕەتکردنەوەیەکی ڕێکخراوی عملی لەسەر جادە وایە بەرامبەر بەم پرۆسەیە نەکرد لە ماڵەکەی خۆی دابنیشێت کە بە ڕای من مەشار بۆ خۆی مویمە ینی مەسمۆنی لە گرنجەکەی کەمکەمەوە بەڵام ئەمە ئەگەر نەگۆڕێ بۆ پرۆست بۆ بزوتنەوەیەکی سیاسی نەگۆڕێ بۆ حرەکەتێک کە بە شوێن بەدیلێکی سیاسی و بێ بە شوێن بەدیلێکەوە بوو بەدیلێکی ژیانیەوە بێ بەدیلێک بۆ جۆرێککە لە ژیان بۆ شێوەیەکە لە ژیان علی ئەگەر نەتوانێت بێ بەمە بە بڕای من دەستکەوتەکانی بەم مەحدودی ئێستا ئامێنێتەوە ئەوەی کە گرنگە نخبەی سیاسی لەم چوارچەوەیەدا ئەگەر تعبیرەکە دقیق بێ ئەگەر دەربڕینەکە دقیق بێ جگای ڕخنە نەبێ نخبەی سیاسی کە خۆی بە بەشێک لەم بزوتنەوە با بڵێن ناڕەزایەتی ئێزانیە ڕێگایەک بخاتە بەردەم ڕێگایەک نیشان بدا بۆ ئەوی کامە بێ بە بزوتنەوەیکی سیاسی بە بەدیلی خۆیەوە بە ڕێگە چارەکانی خۆیەوە بە ئامانجی سیاسی خۆیەوە بە جیهانبینی خۆیەوە بۆ دنیا بڕای من خودی پرۆسەکەش ڕووی لەوەیە یعنی هەم لەناو ئەو بزوتنەوەیدا خەڵکانێکی زۆر هەیە و هەم ئێستعدادێکی زۆر هەیە ئێمە با بڵێن خەڵکی کوردستان وەکو باسم کرد خەڵکی عێراقیش وەکو خەڵکێکی زیندوو لە بەستەر و قۆناغی دیاریکراوە مەسەڵەن هێزی خۆی هێناوەتە مەیدان و بداخوازەکانیشی خستۆتە ڕوو وەفشاریشی بۆ دەسەڵاتێناوە زۆر جاریش مەسەڵەن پەیامی کەنارخستنی ئەم دەسەڵاتی دا و ڕوخانی ئەم دەسەڵاتی داوە بانگەشەی کردو بۆی کە شێوەیەکە لە دەسەڵات بێتە پێشەوە بە بڕای من بزوتنەوەکە بە شێوەیەکی ئەوە ڕووی لەمەیە و ئەبێ ئەمە بەهێز کرێ بە بڕای منێکێ لەو پرەنسیب و مەسەلە ئەساسیانی کە هەیە ئەبێ ئەمە بەهێز بکرێ
و خەڵک بێتە بڵێن مەدانی ئەوەی بە شێوەیەکی ڕێکخرا و ژیانێککە بخوازیێ شێوەیەکە لە حکومڕانی و لە ژیان بخوازیێ بۆ دەستخۆش. بەڵام علی گیان هینە یەکشت هەیە مەسەلەن ئێمە بینیمان مەسن کە من ئەڵێن ئێمە باسی بەدیلەکەین بەدیل بۆ نادیموکراسیەتی ئەمانە دیموکراسیەتێکی باشتر نییە، یان یا بەدیل بۆ پەرلەمانی ئۆلیگارشیەکان و بیزنسمانەکان پەرلەمانێکی باشتر نییە کە نۆناتی خەڵک. ینی من بەس ئێمە لە تشرینە کەوتینە ئەو هینە مەسەلەن تشرین بەو هەموو هێزەی کە هات بە تایبەتی لە ناوچەکانی بەغا و جنوبەوە نتوانی تەواوی بزتن سیاسیە بە تایبەتی شیعەکان خودی ئێران بخاتە لەرزەوە بەڕاستی هەر ئەوە بوو کە جان بەخت کردوانی زۆریشاندا لە پێناوەیە. نەتیجەکەی ئەمە بوو بەچی نەتیجەکەی ئەو بوو کە خودی بزوتنەوەی تشرینیەکان بوونە بە بەشێک لە پەرلەمانی ئایندا و نزیک 20 نوێنەریان هەبوو لە پەرلەمانی ئاینە، بەڵام هەمویان کردرا، ینی هەمویان کردران و لەو دقەیەوە کە پەرلەمانی پێشووتری عێراق هەڵبژێراوە تا ئەم ساتە وەختێنی تۆ قسەی تیاکەنی یەک قسە ناکرد و یەک قسەشیان نەکرد، چونکە کردران و ئێران توانی هەمویان بکرێت و تەواو بێدەنگیان کات. ئەوەی کە ئێسمە نمونە حکوومەتی عێراقی خەریکی پرۆژەی دروستکردنی بنەی تەحتیە هێشتا شەقەکەی تشرینە هیچ، بەڵام ئەمە نابێ بە هیچ. من بەبەستم وەیەکە کە ئێمە باسی ئەوواکەین بایکۆت وەک بزوتنەوە ئەکرێ بایکۆت ئەو شەرتەکەی کە تۆ دەستور بی بە بزوتنەوەی کۆمەڵاتی ئۆکەی ئەوەی کە ئێمە وتمان خەڵک ئەزانێت چی ناوێ بەڵام بەڕاستی خۆی نازانێت چی ئەوێ، ئەمە ئەرکی شەیە. مەسەلەن من تۆ باسی مخۆی سیاسیت کرد منەڵێم ئەو کەسانی کە خۆیان بە سۆسیالیست ئەزانن و خۆیان بە کۆمونیست ئەزانن و خۆیان بەو نەک بە ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتێکە هەیە ئێستا لەناو لە هەرێمی کوردستان بەڵکو بەدیل ئەبێ خۆیان وەک بەدیلێکی سیاسی مەطرحکردنەوە. مەسەن بۆ قسەیان نییە مشکلەکان چین، مەسەن بۆ خۆیان هەمویان دژی ئەوەن کە خەڵک بچێەوە پەرلەمان و بانگە شەو بانگەوازی بایکۆتەکەن، بەڵام هێشتا ئەمەش وەک حرەکێکی سیاسی نبینێ سەرجاد، ینی نتوانیانە خۆپشاندانێ بڕێخە لافتەیەک بەرزکراوەتەوە نە بەنامەیەک بڵاوکرێتەوە ناو خەڵکە ڕۆژانە خەڵگەگەڕا لە دەنگ بەمەمە تۆ ناچەوە دەنگمە ئەمەمان نبینین مەسەلەن مشکلاتەکان چین مەسەلەن ئەم زووتێ بۆ وەکو ئەوەی کە ئەشزانێ مشکلەکە چیە بەڵام ئەکشنێک ناکا مەسەن تۆ کە خەڵک نازانێت چی ئەوێت ئەی باشە خۆ من ئەزانم ئەڵێم لە جیاتی ئەم دەسەڵاتی پەرلەمانیان دەسەڵاتدارەتی ئەنجومەنەکان ناوێنەی کۆمۆناڵی ناوێنەی شورایی ئەوەی کە دموکراسی ڕاستەقیمە تیا پیاداکرێت لە خوارەوە سەرەکەی بۆ سەرەوە، یعنی بەمعنایە من ئەبێ ئەم دەسەڵاتە بێن مەخوارەوە و دەسەڵاتی جەماوەری ئاراستە و خۆی هەرەوەزی خەڵک یا جەماوەر لە خوارەوە دامەزرێن بەسەن ئێخۆ ئەمە ئەزانرێ بۆ ناوترێ بۆ ناکرێتە وعی گشتی حتمما پرسیارەکە قورس ینی ناڵم قورسە بەس جوابی زۆر ئەوێت و هیوادارم توانین لەم تقریبا دەدەقەیە بتوانین کۆتایی پێبێنین بە لە ڕاستی من کە باسی بژاردەی سیاسیم کرد یان نخبەی سیاسیم کرد مەبەستم هەر ئەوەی کە سەر بەم بزوتنەوەیە سەر بە بزوتنەوەی خەڵکە سەر بە بزوتنەوەی ناڕەزایەتیە سەر بە بزوتنەوەی دەری دەسەڵاتە ئەنجا دەسەڵات مەبەستم تەنها دوو حیزبی دەسەڵاتدار نییە ئەوانەشن کە شەڕ لەسەر دەسەڵات دەکەن کە سا بەناوی ئۆپۆزیسیۆنەکان. دووهەم ڕاستیەکەی نەمەسەلەی خەباتی خەڵک بۆ تێپەڕکردنی ئەم دۆخە و تێپەڕکردنی ئەم دەسەڵاتەوە نە مەسلەی هەڵبژاردن و ئەوانش بەڕامیەکە لە خراپیەکانی ئەوەیە کە تۆ لە گۆڕنی دەسەڵاتی سیاسیا کورتیکەیتەوە، یعنی ئەوەی کە یەکێ لەوانەی کە ئێستا ئەمانەی کە شەڕ لەسەر دەسەڵاتەکەن تایبەتمەندەکان هەر ئەوەی کە کردوونی بە شەریک کردوونی بە هاوبەش کردوونی بە هاو پشک لەگەڵ دەسەڵاتات ئەو تەنانەت ئەوانەی کە زۆر بەتوندی لە دەرەوەی دەسەڵاتشن ئەگەر ناوەکانیان دیارە بۆ هەموو خەڵک زانراوە ناوەکانیان چێت ئەوانەی کە بە زۆر بەتوندی دژی دەسەڵاتی پارتی وێچێتین کە دەسەڵاتداری یەکە من دیسانەوە لەوەدا هاوبەشن کە تەواوی پرۆسەی سیاسی و دیموکراسی و دەنگدان و انتخاباتیان بۆ ئەوەی ئەم بگاوە دەسەڵاتی
بۆ ئەوەنی خەڵک ژیانی بگۆڕێ بۆ ینی کەواتە مەسلەی هەڵبژاردن و مەسلەی بەشداری خەڵک لە بڕیاری سیاسی و یا نزیککردنەوەی خەڵک لە بڕیاری سیاسی یا بەمانایە بڵین بەشداری سیاسی خەڵک لە پرۆسی سیاسیە ئەبێ لەسەر ئەوە بێت کە ژیانی خەڵک بگۆڕێ کۆمەلگا بە شێوەیەکە بگۆڕێ ئازادیەکان زیادکە بڵین خەڵک بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی ئازادانە بخاتە جێگای ئەوەی کە مافی هەیە لە سیاستدا بەشدار بێت بەڵام تەواوی پرۆسەکە چ ئەوانی کە لە ناو دەسەڵاتن چ ئەوانی کە لە دەرەوەی دەسەڵاتن هەمووی هەر شەڕ لەسەر دەسەڵاتەکە ینی هیچی شەر لەسەر بەرژەوەندی خەڵک ناکە و پرۆسەکەش لەوەدا کورد دەبێتەوە کە ئەم بچێتە دەسەڵات ئەو بەگەر تێبینی کردبێ تەواوی بانگەشەکە لەسەرەوە تۆ متمانە بدە بە من باش دەکرد بۆ دروستەکەن واقعی دیە خۆشی زانە ڕاوانیە یعنی بجگەلەوە کە خەڵک ئەزانی وانە خەڵک لە بەرەش دەوی پێ نادا ئەزانێت کە ئەمە واقعی نیە بەشێک نیە لە واقعەیە بەڵام تەواوی با بڵین بانگەشەکە لەوەدا کورد بۆتەوە با بڵین پرۆسەکە لەوەدا کورد بۆتەوە تۆ وەردەنگ دەوە من تا حەدیەوەی خەڵک بەجێ دەزانن خەڵک بە خەڵک بە خەتابار دەزانێت تۆ بۆ دەنگ بە من ئێدە تۆ وەرە دەنگ بدە بە من خۆم جۆم لە با بڵین لەسەر ئاستی باڵا ئەوانی کە بانگەشە دەکەن بە تایبەتی لە دەرەوەی دەسەڵاتیش کە هەڵبەت دەسەڵات شەروانەوە ئەڵێم جارە تاقیم کەرەوە 30 ساڵە خەڵک تۆ تاقیەکاتەوە گیلانی کەم لە هەڵبژاردننی عێراقا لە هەڵبژاردننی شارەوانەکانە لە هەڵبژاردننی 6 خولی پەرلەمانە تۆ تاقی کراویتەوەی تر بە بڕای ئەڵێ کەسێک دوو جار لە کونێدا مار پێوەیدا نەزانیتە خەڵک جارشکە دەست بەم کونیان ناکات ئەزانە ماریتایە دەست ناکاتەوە بەم کونیە بە بڕای من ئەمە شتێکی واعیانەیە بەڵام قسەکەی من لەسەرەوەی ئەو با بڵین باسەکەی ناتەوە سەر ئەوەی کە خەڵک تاوانبارەکات تەنانەت مەسەلا هەندێک ڕێکلامە بینی تا حەدیەوەی ئەڵێ بۆ چاو ناکەیتەوە بۆ واقع نابینی وەرە دەنگ بدە بە من باشت بێ دروستەکە یعنی بە بڕای منەوە مشکلێکی گەورەیە بەرحاڵ پرۆسەیەکە وەکو تۆ باس کرد مەسەرن ئالۆزی خۆیتیایە بەس بەڵام عمومەن ڕاستیەکەی خەڵک ئەبێ زۆرتر ڕووی لەوە بێت کە جێگرەوەیەک بۆ ئەم بارودۆخە نەک تەنها بۆ سوڵتەی سیاسی بە بڕایمە تەنها سوڵتەی سیاسی ئێمە لە ناو سیستەمێکە ئەم سوڵتە سیاسی ئەگە بیشی گۆڕن هیچ ناکات ئەگەر تەنانە من توشینە ناویەوە ینی ئەم سیستەمە خۆی بە جۆرێک ڕێخستووە کە دەتوانێت هەموو ئەوانی کە چنە ناو ئەو پرۆسە سیاسیەوە بە جۆرێک ناخۆیدا هەزمیکەوە کو تۆ باس کرد مەسەلەی شرینیەکە من و توش چین هەزم دەبین لە ناو ئەمەیان قسەکە لەسەر ئەوەی تۆ چۆن ژیانێکی سیاسی دروستەکەی پرۆسەیەکی سیاسی دروستەکەی و مەسەلەیەکی تر تۆ باس کرد بە بڕای منەوە جێگای سەرنج ئەوەیەکە بە نمونە کرێکارێک فەرمانبەرێک بە 200 هزار دیناردا دەمەزرێت موچەکەیەتی بەڵام پەرلەمانێک چەند ملیۆن موچەکە ینی ئەوێست با بڵین مرۆڤی لە شێوەی خۆی دروستە مرۆڤەکان بۆ سیستەمێک لەسەر بنەمای با بڵین قازانج و بەشەوەندی و دەوڵەمەندی و ئابووری دامەزراوە ئەوێ ئەو ئینساناگە حتا لە خێزانێکی ئاژاری شەوچیە جارە پێش هەمووش بی لەوەکە دەوڵەمەندیکە پێش هەمووشت بیر لەوەکە فەسادیکە پێش ینی مەبەستم فەساد گەندەڵی کەلانی کەم پیخاتە ناو پرۆسەیەکی گەندەڵیەوە لای جارە لە پێشدا ئەو مرۆڤانە گەندەڵەکە کە خۆیان بە نوێنەری خەڵک دەزانن بەڵێ دیموکراسی و گەندەڵی ینی بەڕای من زۆر یینێکیانی ینی تەواوکەری یەکترین و بۆیە کە تۆ کاتێک ئەڵێن بەدیل و ڕاستی مەبەستمان لەوە نییە پەرلەمانێکی باشتر و دیموکراسێتێکی باش چونکە ئەمانە هەمووی بەرهەمی سیستەمێکە کە ئێت میکانیکیان خۆی دێت تۆ ئەم سیستەمەت هەبێ گەندەڵیش بەشەکەی ینی حتمەڵبەت گومانی تیانە مەسەلەن مەگەر پەرلەمانێکی وەکو سویدمان هەبێ بە زۆر باشتر لەوەی لە هەرێمی کوردستان هەیە لەوە ئێران هەیە بەنمونە بەنایەک لە ناوەکانەوە ئەوی لە نەرویج هەیە بەدڵنیابێ ینی ئێمە ئەو جیاوازیانەش ئەبینین ینی لە شوێنێکەوە بۆ شوێنێک ئەم هەر خودی ئەم دیاردەیە پەیوەندیەکانی لەگەڵ ژیانی گشتی و لەگەڵ خێری گشتی و لەگەڵ ژیانی سیاسیە جیاوازە بەڵام لێرە ڕاستەکەی
هیچی بۆ خەڵک نێشتەوە ینی ڕاستەکەی بە تەواوی پرۆسێکی فریوکارانەیە و ناتوانێت وەڵامی هیچ پێویستی بداتەوە هەرچەند من جەخت لەسەر ئەوە دەکەمەوە ینی ئەگەر ئێمە فرسەتمان هەبێ بوارمان هەبێ دەسەڵاتمان هەبێ دەسەڵاتمە بەسمۆیە بەسەریدا بشینەوە بە بڕای من ئەمەش دەتوان قابلی ئەوە ئیسفادەی لێ بکەین ئەگەر تەنانەت تێکدانی ماڵی باڵین دەسەڵاتیش بێ ئەگەر بۆ تێکدانی ماڵی ئەوان بڕای من یەکێ لە شتانەیە کە ناکرێت ئێمە لەسەر ڕادیکالیزمی خۆمانەوە لەسەر لە ڕوانگەی ئایدۆلۆژیەوە لەوەوە بێن مەسەرم بڵێن لە ئەمە ڕەتەکەینەوە بە بڕای من قبولکردن و ڕەتکردنەوە یا بەشداریکردن تێیدا بە دەنگدان بێ یا بە بایکۆتکردن بێ ئەبێ لەسەر بنەمای ئەوە بێکە ئەم پرۆسە سیاسی چ خێرێکی بۆ خەڵک لەسەر بنەمای ئەوە مەسەلەن لەسەر بنەمای سیاسی پرۆسەیەکی سیاسی قبول بکەیت یا ڕەتکردنێک لەسەر بنەمای ئەوەی کە ئایدۆلۆژیەکەی من ڕێگای پێێنە ڕادیکالیزمەکەی من لەسەر ئەوەیە کە ڕێگام پێنادە بەشداری بکە مەگەر ماماکان چاک بێ ماگە بتوانین شتێکی باشتر بەرهەمبێنین بە دڵنیاییەوە دەبێ بیکەین بەڵێ من لەگەڵتان من ڕاستیەکەی قسەکەشم لەسەرەوە نییە کە ئێمە توزانم کۆمەڵێ کەسی ئایدۆلۆژیستین و یەکسەر ئەڵێن نا ئەوە نیە نا بەڕە هەبار حاڵ خەڵکی سیاسین و ئەزانین کە لە پرۆسە سیاسەکانە چ شتێکە بە قازانجی خوارەوەی کۆمەڵگە ئەشکێتەوە نەک سەرۆشکا میشە دەسەڵات لە بەرژەوەندی سەرەوەی بەرچینەکانی سەرەوەی چ شتێ بە قازانجی کارگەر و خەڵکی زەحمەتکێش و نەداری کۆمەڵگەی کوردی ئەشکێتەوە تۆ ئەبێ لەگەڵی بێن جا هەندێک جا ڕەنگە سازی مساڵ نەشکێتەوە بەڕێی من کێشەکە ئایدۆلۆژی بگری تاکتیک بگری بەڵێ سیاست عەلی گیان بەرحاڵ ئێمە کۆمنتەکان ببینن هاوڕیان بنمونە بەریتانیا چەند ساڵە پەرلەمانی هەیە بڕۆن ئامارەکان لەسەر ژیانی کارگەر و زەحمەتکێشی ئەو وڵاتە لە بێکاری بێخانەولانەی ژیانی مناڵان و لاوان بەرتەسکردنەوەی ئازادیەکان ببینن جای هەموو مەهزەری کە لە کوردستان ئێستا بڕێوەچێ خەڵک ڕێگایەکی لە پێشە جا چۆن ئەچێتە سەر ئەو ڕێگایە ئەو پرسیارە بناوەتێکەیە خەڵک ڕێگەیەکی لە پێشە جا چۆن دەچێتە سەر ئەو ڕێگایە من بستیەوەی کە خەڵک بێت لە دەرەوەی کە تێگەیشت پرسیارەکە لەن هاوڕێ داراجوتیارەوە هاتووانە بەرحاڵ بۆ خۆی کۆمەڵێ ئەم شتانی کە هاوڕێدارە باسی کرد سوپاسدارەگیان بۆ پرسیارەکەت لە تەوزیحیشە چ زیاتر نەک پرسیار چونکە ئێمە چووینە سەرەوەی کە پەرلەمان لە هەموو دنیاە هەمان سیفات و هەمان پێگەی هەیە بەڵام ئیتر بەش بە پێگەی کۆمەڵایەتی و دۆخی کۆمەڵایەتی جۆرا جۆرەوە ڕەنگە ئەوان بۆ خۆی لە ئەوروپا پێگەکە قەویترە بەهێزترە لە دەورانەکە هەندێشت ڕەنگە توانرابێ ئەندە ڕیفۆرم سپێندێ بەڵام لە ئێستاە بە تەواوی ئەوەی کە لە هەموو دنیا بڕێوە چێ بڕێی من زۆر ئەو شوێنەکە بۆ چەنە بازی زیاتر من ڕوونکردنەوەکەی هاوڕێداران ڕۆشنە ئێمەش هەر بە جۆرێک باسی ئەومان کرد کە پەرلەمان لە باشترین شوێنەکانی دنیا کە من باوەڕم بەوەیە کە مرۆڤەکان لە ئەنجامی تێکۆشانی خۆیاندا بزودنەوە کۆمەڵایەتەکان لە ئەنجامی خەبات و تێکۆشانی خۆیاندا وەکو هەر دیاردەیەکی سیاسی وەکو بە نمونە مەسەلەن حکوومەت و وەکو کۆمەڵک ریفۆرمیان تیا کردو ینی توانیویانە لەوەش بپچڕان ئەگەر تابیرەکە دابێ بێت یعنی چۆن مەسەلەن خەباتی کردو بۆەوەی کرێکی زیاتری هەبێ بۆ ساعتکاری کەمتر کارکا بۆەوەی کەمتر ماندوو بێ ئینسانی تر بژی خان باغین لە جگاوڕێگایکی شایستەتر بژی کامانەتە بە جۆرێ لە جۆرەکان لە ئەوروپا مەسەل ناڵم لە ئەسەر ئاستی گشتی بەڵام لەسەر ئاستێکی فراوان ئەمانە چارەسەر بوون بە بڕۆی من دەستکاری خودی پەرلەمانیشی کردووە بە جۆرێک مرۆڤەکان بژوتنەوەکان دەستکاری ئەویشان کردووە ینی هەر نیانێشتووە بەو ئاسانی کە سیستەمەکە خۆی ئەوێ بڕوە یعنی بەو شێوەیە کە سیستەمەکە خۆی خوازیارێتی مەبەستێتی بەو شێوەیە نەڕۆشتوە مثلەن چرنوقێکیان لەویش داوە بەشێکیان لەویش مثلەن فەرز کردووە لەم بوارە شۆشیان فەرز کردووە بەسەر سیستەمەکەی ئەوانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە ڕێگای کۆتایی هاتن وەکو یەکەم جاریش باسمان کرد لە باشترین حاڵەتەکانیان لە باشترین شوێنەکانیە ڕێگای کۆتایی هاتن بە ناعەدالەتی نییە کاری نییە بە مثلەن ڕێگای دابینکردنی ئازادیە
بینەکە با بڵین ئازادی سیاسیەکان و ئازادی فەردەکان لە هەندێک شوێن با بڵین تا ئاستێک چۆتە پێشەوە بەڵام بە شێوەیەک ئەمە ئەم ناکۆچیانە پێک باڵین چارەسەر ناکرێت چارەسەر ناکە کۆتایی پێ نایەنێ و ناتوانێت عدالەتیش کۆمەڵاتی واقعی و بەرهەم بێنێ و ناتوانێت ململانیەکان چ لەباری جیاوازی ئابوووریەکان بەجواب بداتەوە ئەمانە هەمووی واقعین مرۆڤەکانە بێ لە شوێنێکەوە جوای بە دڵنیایی دروستە هاوڕێ عەلی هاوڕانی خۆشەویست خەباتی دەوەی پەرلەمان وەستاوە هەر هاوڕێداوە هاوڕێ گیان ئەوەش بە خەباتی دەرەوەی پەرلەمان وەستاوە دروست هاوڕێدارا ئێستا هەر ئەوەی کە تۆ وتت هاوڕێ عەلی ئیشارەی پیاوە بەهەرحاڵ هاوڕێیان من هاوڕێ عەلی ڕاستەکەی شتێکی ئۆتۆم نەماوە بەسەری و لێرە من قسەکان پرسیارەکان تەواو بێت و ئەگەر ئیزافەیە شتێک ئەگەر هەتا فەرموو و ئەگەر هاوڕێیانێکیش پیان خۆشە ئاگان لە ئێمە متابعەیە ماکەن هەر کەسێ پێ خۆشە ئەتوانێت بێتە ناو و ئێمە ئەتوانی سەریخین و قسەی خۆی بکاتوانە من ڕاستی ڕەنگە ئەو قسەی کە ئێستا دیکەم پێشتریش بێتمە ئەو شەوەیە کە ئێمە با بڵێن لەسەر ئاستێکی فراوان خەڵک مل نادا بەم پرۆسەیە و ئەم پرۆسەیە بە بەشێک لە ژیانی خۆی نازانێ بە بەشێک لە بەرژەوەندی و قازانج و خواستی خۆی نازانێ بە بڕای من هەنگاوی داهاتوومان ئەوەیە وەکو جێگرەوەیە یعنی ئینسان بیر لەوە بکاتەوە شتێک جێگەی ئەمە بگرێتەوە یعنی ڕاستەکەی هیچ کە خەڵک مەحتەلی ئەوە نەبێ سۆپەرمانێکی لێپەیە بێ و بڵێ مەسەلەن من جوابی ئەمانەتان بۆیە دەمەوە ئێوە من بکەن بە نوێنەر و من ئەم نوێنەرایەتیتان بۆ ماوەی 4 ساڵ بۆ دەکەم بڕن لە ماڵەکانی خۆتان دابنیشن و کارتان بە هیچ وێنە من بە شتێکتان بۆ دروستەکەم ڕاستیەوە هیچی واقعی نییە بە تەجروبە بۆمان سلمانەوە ئێمە بیر لەوە بکەینەوە کە هەنگاوی داهاتوومان چۆن دەتوانین بزوتنەوەیەکی سیاسی بۆ تێپەڕکردنی ئەم سیستەمە بۆ تێپەڕکردنی ئەم بارودۆخە بینە پێشەوە بە بڕای من زەمینەکانی هەیە و نەختێک وردبوونەوەی زیاتر ئەمانگەیەنێ بەوەی کە کەوینە سەر سکەیەک کە ڕاستەکەی لە دەرەوەی ئەم پرۆسە سیاسی کە هەیە و ئێمە بە دڵمان یا خەڵک بە دڵی نیە خەڵک لەگەڵی نیە پرۆسێکی سیاسی دیکە ژانیشکە دروست زۆر باشە پێم وایە کۆمەتێکی ترمان بۆ هاتووە هاوڕێ عەلی بەرنامەکە کەمێک ڕەنگە درێژکەینەوەڵێ لە هاوڕێ ئازاد کاکە حسێنەوە هاتووە ئەڵێ ئەوە من بۆیە هاوای بە پێشەوە چونکە زۆر بچووکە و ئەبێ بیخۆنەوە پێم وایە هیچ کەسێکی شەک وەهمی ئەوەی نییە و ناڵێ لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەسەڵات لە کوردستان دادەگیرێ یا دەسەڵات ئاڵوگۆڕ دەکرێت پەرلەمان دەستگای فریوی بورژوازیە بەڵام دەکرێت وەکو سەکۆیەک بەکاربهێنرێت بۆ دژایەتیکردنی حکوومەتی میلیشیایی و پەرلەمانەکەی کە بۆتە دەستگایەک بۆ شەرعیەتدان بەهێزە میلیشیەکانی کوردستان تەنانەت دەکرێت ئەمە بە ڕاشکانە بوترێ نەک بڵێ ئەوە بدرێ نەک بەڵێنی ئەوە بدرێ کە کرێکار دابەزێنرێت ئەمە لە ئازاد کاکە حسێنەوە هاتوو بنەوەیەک ئەڵێ ئاوە هەمان نییە بەڵام دەکرێت و سەکۆیەک بەکاربهێنرێت بەڵام هەموو شوێنێک بە بڕای من نەگەر قسەکەتم پێ بە بڕای من هەموو شوێنێک تەنانەت ناو ماڵی ئەگەر سوڵتانی دیسان وا ئاڵم ئەگەر دەربڕینەکە دەقیق بێ ینی وەیە ناو ماڵی دوژمنەکەشت بە شوەیەکی لە شوێنانێک کە دەتوانی سوودی لێ ببینی بە گوێرەی ئەو توانایی کە هەتا بە گوێرەی ئەو زەرفێتی کە هەیەی ئەو هاوسەنجی کە هەیە بە بڕای من تەنانەت لە ناو ماڵی ئەوانی شا ئێمە ئەبێ ئومێدێکمان هەبێت کە دەتوانین سیاست بکەین ئەتوانین سیاست بە قازانجی خێری گشتی بە قازانجی خەڵک بە قازانجی بەشەکانی خوارەوەی کۆمەلگا خەڵکی ستەملێترا خەڵکی ساوە بکەین بە بڕای منەوە من زۆر هین نەبووم کە ئەو مەبەستیەوەیە کە ئاڵێ وەکو سەکۆیەک پەرلەمان بەکاربهێنرێت من بەستمەوەیە نەگەشتم ئایا بچین بەشدار بین یعنی من مەبەستمەوەیە خەڵکانێک کە ئێمە پێمان وایە کە ڕەنگە ئەمانە بتوانن سوزانم گۆڕانکاریەکەن ئایا
پەرلەمان شوێنی ئەو گۆڕانکاریە کە من بتوانم هێزە میلیشیاکان بێنمە خوارەوە. ینی بەڕێی من بۆ من کەمێ هینە بە تایبەتی بۆ ئەم پەرلەمانی کە لە کوردستانە بڕێوە منەوەی کە سەلی تێگەشتم یا بچیت بەشداری لە هەڵبژاردننی مثلەن لە هەڵبژاردنەکانە یا لە کەمپینی هەڵبژاردەکانە تەنانەت تیش خۆت مەطرحەکەیت بۆ کێزێکی سیاسی نازانم بۆ من کەمە هین نییە. ینی من پێم وانە دەسەڵاتی سیاسی لە ڕێی پەرلەمان وەکلایی بکرێتەوە و من پێم وانە کە هێزە میلیشیایەکان ئەتوانی تۆ ڕێگەی پەرلەمان و شەرعیەتیان لێ بسێنیتەوە. ئەگەر لە ساعت دەش لەو خەڵکە دەنگ نەیە دیات دەنگ بە ئەوە بەڕێی من هەمان تاسو هەمامە هەمان ئەوان دەسەڵاتەگرنەوە دەست و چوکتین گۆڕانکاری لە ناو ئەم ئەوەی کە پێڵن پەرلەمانی کوردستان بەڕێی من ناتوانێت ڕوودا هاوڕێ عەلی ڕێگەمە گەشتێکی کورد بڵێم لەو بارەیەوە بڕوای من بەنمونە هەر ئێستا باسیەوەمان کردمان ئەکسەریەتی خەڵگلانی کەم بە جۆرەی پێشبینی ئێمە بە جۆرەی خوێندنەوەی ئێمە بە جۆرەی ئەزمونکردنی ئەو ئەوانی کە لە ڕابردوودا ینی لە بەرچاوگرتنی ئەزمونەکانی ڕابردوو ئێمە پێمان وایە زۆرینەی خەڵکی کوردستان کە ڕەنگە چێتە سەر و 75 و 70 ئەوانە بایکۆتی دەکات دەنگ بەم پرۆسەیە نادا لەگەڵ ئەم پرۆسەیە ناڕوە. بەڵام ئەوە پێمان وا ڕێگاکی دروستە ئەوە ئێمەش وەکو بەشێک لە ناڕازایەتی یان کە بەشێکی لە ناڕازایەتی خەڵک بەشێکیش بین نەم بڕیارێک خەڵک بڕۆین بەڵام لەسەر ئەو لەسەر تا 20 و 25 و 30 کە چ دەنگەدا بە بڕۆی من ئەگەر فرسەتی تیاوێ بە نمونە کەسێکی باشتر هەیە کەسێکی سەربەخۆ هەیە ئازادی خوازەیە بە بڕۆی من ئاسای ئەوانی کە ئەچن باسی ئەوە ناکەین کە ناچن بانگەشە ناکەین بڵێن بچن بەڵام ئەوانەی کە دەچن لە زیاتەوەی دەنگ بە یەکەم شت بەڕێی من دەنگ بە دەسەڵات دەنگ بڵێ هەردوو حیزبی دەسەڵات و ئەو حیزبانی کە قاچێکیان لەگەڵیان بووە بە بەردەوامی بەشێک بوون لە بەهێزکردنی ئەم دەسەڵاتە بەشێک بوون لە هێز پێدانی ئەم مثلەن دوو دەسەڵاتەکە بوو بە دوو دەسەڵاتی میلیشیایی و بنەماڵەیە بە هیچ شێوەیە بەڕێی من ئەگەر خەڵکێکە بێ قسە لە من وەربیرەوە بە هیچ شێوەی دەنگ بەمەدا بە ئیسلامیەکان شەوان لەگەڵیان بوون یعنی بەشێک بوون لەم سوڵتەیە بەڵام بەشێک ینی ئەوەی کە لە کوردەواری ئەڵێ لەگەڵ گورگە گۆشت ئەخوا لەگەڵ مەڕاشیوانەکە یعنی ئەمانە وابوون ئێستا بە بڕۆی منە دەنگ بەمانە نەدەم قەتعاً بە بڕای من ئەوەی چێلەوانی کە ئەگەر من قسەیەکمی بواتەوە قەتعی دەنگ بەمان ئەگەر خەڵکی سەربەخۆ هەیە خەڵکی ئازادی خواست ئەگەر مەسەلەن ژنانێکی پێشکەوتن خوازەیە خۆ هەر عینی پرۆسایە خۆ تۆ ئەو هەر دەنگەدا بەس بە بڕای من دەنگ بەمە بدا بە بڕای من ئێستا لەو سەرنجانی کە جێگای سەرنجم وتت بە نمونە ژمارەی ژنانی بەربژێر یەکی لەو دیاردەست باڵین بەرچاوانەیە کە لەم پرۆسەیەدا هاتوتە پێشەوە بە بڕای من ئێمە ئەگەر بتوانێت خەڵکی کوردستانەوەی کە دەنگەدا ژمارەی ژنان زیاد کە لە ناو پەرلەماندا بەڕای من ئەو خوش کوی ئەڵگۆڕێکی سیاسی بەڕێی من بە تێگەشتنی من ژنان بکەرێکی سیاسی نوێن لە داهاتوودا ئەمانە پێگە و جێگەیان لە ناو بزوتنەوە سیاسەکان و لە ناو بزوتنەوەی ناڕزایەتی و لە ناو بزوتنەوە بە تایبەت لە بواری مەسەلەی ئازادیدا زۆر دێتە پێشەوە کە ئێمە نمونەکەیمان لە ئێران بینی لە شۆڕشی ژیناوانە بەڕای من ئەمە لە زۆر شوێنی دنیا دووبارە دەبێتەوە بۆیە بە بڕای من لە حتا لەم چوارچێوە بەرتەسکەش هەرچی پێمان دەکرێت بە بڕای من بیکەیت ئێمە توازنێک تێگە چێ ڕەنگەت مەسەلەن بە جۆرێک هاوسەنجەیەکی کە ئەم هاوسەنجی کە پێشتر پارتیەکێتی دروستیان کردبوو 30 ساڵی داهاتوە بە جۆرێک ڕەنگە ئاڵوگۆڕی بەسەرا بێت بەڵام ئەگەر ئاڵگۆڕ جزئیش بێ ئیسفادەی کەڵکی لێ دەست خۆش هاوڕێ ئەلیبار حکوومەتێکی تر هاتووە بەڵام جواب نییە بۆ ئێمە جوابە بۆ کۆمەتێکی هاوڕێدارە جواب بۆ هاوڕێ ئازاد ئەوکەی خوان بیبینن و ڕەنگە ئێمە نەتوانین بچینە سەرمە. هاوڕانی خۆشەویست بینەرانی عەزیز ڕاستیکەی سەعاتێکمان تەواو کرد و پێم وایە ڕەنگە توانی بێتمان شتێک لەو مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چودانم لە ڕوانگەیەکی ترەوە کە خەڵک قسەی لەسەرەکە توانی بێتمان شتێکی لەسەر بڵین هیوادارم سوودێکمان بینی بێ بەم قسانەوە من بە ناوی کناڵی هیوا وەسپاسی هەوڵی عەلی مەولود دەکەم کە ئەمڕۆ بەشدار بوو لەگەڵمان و هیوادارین لە فرسەتی ترایەکتر بینەوە هەوڵی عەلی. بینەرانی خۆشەویستە بەرنامێکی تر و دێباتێکی تر و مەسەلەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بووم شەوتان شاد.
شكرا.